پرسیارێکمان لێ کراوە ئایا ئەگەر کچێک لە کوڕێک مارە بکرێ بەڵام مامۆسایەکی ئاینی یان کەسایەتیەکی ئاینی ئەو کارەی ئەنجام نەداوە یان لە مەحکەمەیەکی ڕسمیە کارەکە ئەنجام نەدراوە بەڵکو هەر لە مەجلیسێکا بووە عەقدەکە لە مەجلیسێکا ئەنجام دراوە کە چەند کەسێکی تیا بووە ئەم کارەیان کردووە، ئایا ئەم مارەبڕینە دروستە و بە مارەبڕینی شەرعی حەسابەکرێ؟ طبعاً ئەگەر شەرط و شروتی مارەبڕین هەبێ لەو عەقدە واتە وەلی کچەکە باوکی یان ئەو کەسەی کە جێگەی باوکی ئەگرێتەوە گەر باوکی نەبێ ئامادە بوو بێ و هەروەها دوو شایەتی عادل ئامادە بوو بن و لە نێوانی کچ و کوڕەکەیە ڕەزابوون ڕوویدا بێ، یعنی ئیجاب و قبول ڕوویدا بێ. بۆ نمونە کچەکە ڕازی بوو بێ کەوا وتوێتی بەدەمی خۆی لە بەردەمی شایەتەکانە یان وەکیلی کچەکە کە باوکێتی یان برایەتی یان هەر کەسێکی تر کە ئیکا بە وەکیل بە ناوی کچەکەەوە وتبێتی ئەوە من ڕازی بووم کەوا فڵانە کەس مارە بکەم لە تۆ بە شەریعەتی خوا و لەسەر مارەیەکی ئاوا و ئەویش بڵێ کوڕەکەش بڵێ ڕازی بووم کە فڵانە کچ ببێ بە هاوسەرم بە شەریعەتی خوا و لەسەر ئەو مارەیە هەتا ئەگەر مارەیەکەش دیاری نەکەن خۆی کێشەیەکی گەورە نییە، یعنی پارەکە و مقدارەکە دیاری نەکەن، بەس ئیجاب و قبولەکە یعنی ڕازی بوونەکە لە هەردوو تەرەفۆ ڕوویدا بێ تەواوی تر زەڕور نییە ئیلا مامۆسایەکی ئاینی یا کەسایەتێکی ئاینی یا بانخوازێ بەو کارە هەڵسێ یا مەحکەمەیەکی ڕسمی، تەواو ئیتر خێزانێتی شەرعەن حەق و حقوقیان لەسەر یەکتریە. بەڵێ لەو کاتە ئەوان ژن و مێردی یەکن. والله أعلم.